شێوەک مناڵی گچکە خاستنەوەی تەلەبەیە بە هیچ شێوەک نێزیکی موبایل نەکەوتەوە. بەڕاستی موبایل بۆ چاوی، بۆ دەرسەکانی، بۆ خوێندنی، بۆ ژیانی، بۆ مێشک خاستن مناڵەکە خەریک موبایل بی مێشکی گەشە ناکە و مێشکی ڕاوەدەستی. حەز دەکەم بە تەلەبەی پێتا بنێم برام خوشکم ئاگاتە لە دەرسی خۆتا بن، چاوتە ئەوەندە لە موبایلی نەبن، تەماشای دەوامی خۆتا بکەن، دەرسی خۆتا بکەن. ئەمە چونکە پەشیمان بوومە مەدرسەم بەجێهێشت، مەکتەب بەجێ بهێشتیە، ئێستا ئەمەلە ئیش دەکەم. بەڕێی من موبایل زۆر کاریگەری دەبی لە سەمندار، یعنی زۆر خراپە. ئەگە بکرێ لە کاتەکی گونجاو، یعنی لە تەمەنێکی گونجاو موبایل بدەی بەدەست مندار. من تاقم کردەوە لە سەمندار خۆم زۆر یعنی کاریگەری لە سەمێشتیان هەبوو. ئەو فکرێ بۆ لای موبایل دەچی، بۆ لای دەرس و بۆ لای ئەوانە ناچێت. کاتێک کە دەچی بۆ میوانداریەک کە دەچی دەبینی دانیشی لە ژوورێکە چەند ماوەیەکە نەچوو، یان ئەو خزمەیەکلەیەکێکە دەبینی کە ئەچی دانیشی کاتێکە هەڵێ تو دیار نەبووی کە ئەچی سەی دەکەی تەماشاکەی هەموو منداڵەکان بە موبایلەوە خەریکن. بەخۆی ئەوەیە کە دەرتەڵەبە ناخوێنێ یان تووشی هیلاکەت دەبێ. بەڕاستی دیارە هەمووی سوز لەوەیە کە سوشال میدیا تۆزە پێشکەوتوو وە ڕاستە پێشکەوتووە، بەڵام ناکرێش بەو نۆحە مناڵەکان بایەخ بە موبایل و بەشتی وا بکەین. موبایل کاریگەری زۆریە لەسەر زاکیرەی منداڵ، ناتوانێت خوێندن بکبۆی ئاتاری و فەیسبووک و پێویستە دایک نیو سعات بۆ دڵخۆشی منداڵەکەی موبایل بدا بە منداڵ زیاتر نەبێت.